تا دێت نزیک دەبینەوە لەو وادەی کە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دیاری کراوە، بەڵام تا ئێستا هیچ ئاماژەیەکی ڕوون بۆ ئەنجامدانی هەڵبژاردن بەدی ناکرێت. کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان چاوەڕوانی پەرلەمانە تاوەکو هەمواری یاسای هەڵبژاردنەکان بکات و دواتر متمانە بداتەوە بە کۆمیسیاران. پەرلەمانیش بەدیار کۆبنەوەی لایەنە سیاسیەکان دانیشتووە تاوەکو لەسەر میکانیزمی هەڵبژاردن ڕێککەون و هەنگاوی ڕێکارە یاساییەکان بەهاوێژن. ئێمە لە چاوەڕێی ئەوەداین کە پەرلەمانی کوردستان بە ئەرکی یاسای خۆی هەستێ ئەبەوەی کە مەسلەی متمانەدانەوە بە ئەنجومەنی کۆمیسیاران کە کاتی تەواو بووە یەکلایی بکاتەوە و هەروەها هەمووی یاسی هەڵبژاردن ئەوەش بژارێکی تر کەوا بڕیارە ئەو یاسی هەموار بکرێتەوە. ئێمە دڵنیابین بە کام سیستەم هەڵبژاردنەکان ئەنجام دەدەین. لە دوای ئەوە دەزەکەین بە ئامادەکاری. ئێمە پێشش ڕامانگەیاندووە کە پێویستمان بە 6 مانگە و ئەو 6 مانگە پێویستە بۆی هەر هەڵبژاردنێکی لە هەرێمی کوردستاندا ئەنجام لە بەشێکی ڕێکپێک بۆی کات لە بەردەستی کۆمیسیۆندا بێت. شارەزایەکی بواری هەڵبژاردن باز لەوە دەکات هاوڵاتیان لە هەڵبژاردنەکان زویرن و پێویستە کارێک بکرێت کە دەنگدەر لە هەرێمی کوردستان ئاشت بکرێتەوە بە پرۆسەی دەنگدان و هەڵبژاردن. دەشڵێت ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەرت چاودێری نەتەوەیەگرتوەکانی پێویستە. UN شەریکێکی ڕئیسی بەڕێوەبردننی هەڵبژاردننی 2021 بووە لە هەرێمی کوردستان دەبێت شەریکێکی ڕئیسی ئەو پرۆسەیە بێ بۆی شەرعیەت بگەڕێنەوە بۆ ئەو دامەزراوە و دەبێت حیزبی سیاسیش بڕوای تەواوی هەبی تەنها پشت بە دەنجی دەنگدەر ببەستی بۆ بەشداری لە هەڵبژاردن. دەنگدەر ئاش بکرێتەوە چکە دەنگدەر لە کوردستان زوێرە لە هەڵبژاردن. ڕێژەی هەڵبژاردن بە هەموو پێوەرەکان ئەگەری ئەوەی هەیە 35% خەڵک بچێ بەژار کەوانش جمهوری حیزبین، یعنی ئەندام و لایەنگرانی حیزبین. بەم ڕێکارانە یعنی دڵنیایی بدەینە خەڵک کە ئێمە دەنگەکەت بە بەلاش نییە، یعنی تۆ بچی و نەچی هەر فولان براوەیە. ئەم مۆدلە دەبێ بگۆڕین. دموکراسەتی ڕاستەقینەش ئەوەیە دەگەینە ئاستی ئەوەی کە بڕواشمان بە ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵاتە بێ. دیاریکردنی ڕۆژی 18/11/2023 وەکو ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان. بەپێی مەرسومی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەبێت لە 18 تشرینی دووەمی ئەم ساڵ هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان دەڵێ بۆ ئامادەکاری ئەنجامدانی هەڵبژاردنەکان پێویستمان بە 6 مانگە. بەو پێ بێت ئەگەر هێز و لایەنە سیاسیەکان بیانەوێت لەم ساڵدا هەڵبژاردن ئەنجام درێت، ئەوە کەمتر لە مانگونیوێکیانە بەردەستە تاوەکو لە نێو خۆیاندا لەسەر میکانیزمی ئەنجامدانی هەڵبژاردن ڕێبکەون. بەڵام تاوەکو ئێستا بەستەڵەکی نێوان پارتویەکێتی نەتواوەتەوە کە ئەم دوو هێزە هۆکاری سەرەکی دواکاتنی هەڵبژاردنەکانن. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.